وەک ئەنجومەنی خوشکانی کۆمەڵی ئیسلامی لە سیروان هەستاوین بە ئاهەنگی قۆناغەکانی خوێندنمان کە لە یەکەوە تا 12 بنەڕەتی بەردەوامەتیایە لێرە هەفتانە نزیکەی 8 مامۆستا لەخۆ ئەگرێوانەکانمان هەفتەی 2 جار بەردەوامی پێدەین نزیکەی 80 قوتابی بەردەوام لەم هەفتانە لێرە دەرس ئەخوێنێت ئێستا بەهۆی بەردەوامیان کە ساڵێکە بەردەوامن لەوانە قورئانیەکان و هینە ئیسلامیەکانمان بەردەوامیمان پێداوە بە بۆنەوە ئەمڕۆ ئاهەنگێکمان بۆ گەڕاون و هەر قوتابێک دیارەکی خنجیلانەمان بۆ ئامادە کردوون لێرە ئێمە لێرە تەنها بۆ خوشکانە بەردەوامیمان پێداوە نزیکەی 80 قوتابیمان هەیە برایانش لەوە زیاتریان هەبێ بەڵام ئێمە ڕێژەی خوشکان لێرە 80مان هەیە بێ لادیەکانی دەرەوەی سنووری ناو سیروان لادیەکانیشمان هەیە بەڵام ئێمە ئەمڕۆ بۆ ناو سیروانمان بەردەوامی پێداوە ئینشەڵڵا بەردەوامیشە بێ بۆ ساڵی داهاتوو داوا لە دایکان و باوکانی شەکەم کەوا مناڵەکانیان بنێرنە بەردەم قورئان بۆ ئەوەی حەدیثێکی پێغەمبەرمان عەلەیهی سەلات وەسەلام لەسەرێتی کە ئەفەرمێ خەیرکم من تعلم قورئان وعلمه باشترین فێربوون قورئانە لەبەرەوەیە بێتە سەرچاوەی ژیان بۆ دنیا و دا ڕۆژی دایک و باوکان